ئەمڕۆژ زانکۆی سلێمانی کۆلێژی کارگێری و ئابووری لە لامان میوانن کاتێک کە ژن مناڵیە بێ بۆی دروستەکەن حەڵوا تەواوە جلەکان چیکراوە جل یەکێکە لە پێنج وشەکە نەخێر فەرموو کرد نا درێژ حیوانەکانە برێنە بەری بۆی بحەسێنەوە لە وەرگە ڕادیۆمیتەر بۆ پێوانی چی بەکارێت یەک دوو جوانە پێشمەرگە کەسێتیە والله زۆر جوانە ئەوڕێیان فەرموو قاژن نا وا نابێ هەوراز و جەمی شێوە ئاگام لەم کۆچەی تۆ نابوو